وێڕایەوەی چەند جارێک کۆمیسیۆنی باڵای سربەخۆی هەڵبژاردنەکان دووپاتی کردوتەوە کە هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق کە لە ڕۆژی 30 نیساندا ئەنجامدرا بە سەرکەوتووی بەڕێوە چووە، بەڵام قەوارە و لایەنە سیاسیەکانی عێراق بەردەوامن لە تانەگرتن لە ئەنجامی هەڵبژاردن کە تا ئێستا ئەنجامی کۆتایی هەڵبژاردنەکە بەڕسمی ڕانەگەێنراوە. لە دوو هەڵوێستیشیاندا ئێتلافی عەرەبی و نوێنەرانی 6 پارێزگای عێراق داواکاریەکیان ڕاستەی ڕێکخراوی نەتەوەی گرتوەکان و یەکێتی ئەوروپا و کۆمەڵی وڵاتانی عەرەبی کردووە کە هەرچی زووە لێکۆڵینەوە لەبارەی ئەو پێشێلکاریانە دەست پێ بکەن کە لەلایەن هەندێک لەلایەنە سیاسیەکانەوە لە پرۆسەی هەڵبژاردندا ئەنجام دراوە. ساڵح مطلق سەرۆکی ئێتلافی عێراقیە دوای کۆبوونەوەی لەگەڵ نوێنەری حیزب و لایەنە سیاسیەکانی 6 پارێزگادا لە بەیاننامەیەکدا ڕایگەاندووە بە پێی چەند بەڵگەیەک لە ئێستادا ڕوون بۆتەوە کە پێشێلکاری لە هەڵبژاردنەکانی 30 نیساندا لەلایەن هەندێک لە لایەنە سیاسیەکان و ئەنجام دراوە، بۆیە پێویستە ڕێکخراوە نێودەوڵەتیەکان هەرچی زووە لێکۆڵینەوەکان لەو بارەوە دەست پێ بکەن. هەروەها دەسەڵاتدارانی حکوومەتیشی تۆمەتبەر کردووە بەوەی لە کاتی بەڕێوەچوونی هەڵبژاردنەکاندا چەند شێوازێکیان بەکارهێناوە کە دژی یاسا و دیموکراتیەتە. هاوکات باسی لەوەش کردووە کە حکوومەتەکەی مالکی لە ڕێی ئەنجامدانی هەڵمەتی سەربازیوە لە هەریەک لە پارێزگەکانی بەغداد و دیالە و سەلاحەدین و مووسڵ و کەرکووک ڕێگەی لە زۆرێک لە هاوڵاتیان گرتووە کە بەشداری لە پرۆسەی هەڵبژاردندا بکەن. لەلایەکی دیکەشەوە لەگەڵ نزیکبوونەوەی وادەی ڕاگەاندنی ئەنجامی هەڵبژاردنەکاندا ئەمار حەکیم سەرۆکی ئەنجومەنی باڵای ئیسلامی داوای کردووە گەر ئەنجامەکان باوەڕ پێکراو بێت پێویستە هەرچی زووە حکوومەتی نوێ پێک بهێنرێت بە وتەیەشی گومانەکانی خۆی لە ئەنجامی هەڵبژاردنەکان دووپات کردوێتەوە. جێ ئەماژەیە پێش بەڕێوەچوونی هەڵبژاردنەکانی 30 نیسان هەندێک لەلایەنە سیاسیەکان مەترسی خۆیان لە ئەنجامدانی پێشێلکاری و ساختەکاری لەلایەن ئێتلافەکەی مالکیەوە دەربڕیوە و دوای بەڕێوەچوونی هەڵبژاردنەکانیش چەندین جاری ئێتلافی دەوڵەتی یاسا کە لەلایەن نووری مالکی سەرۆکوەزیرانی عێراقەوە سەرۆکاتی دەکرێت بە ئەنجامدانی پێشێلکاری تۆمەتبەر کراوە.